لە ڕێگەی دلیڤریەوە کوڕێکم ناسی و ژمارەمان گۆڕیەوە. اینجا بە سناپچات پەیوەندیەکەمان پەرەیسەند تا گەیشتە ئەوەی زۆر تێکەڵاوی یەکتر ببین و پەیوەندی سێکسی لە نێوانماندا دروست ببێت. کەیسی ئەم جاری بەرنامەی نهێنیەکان چیرۆکی یەکترناسینی کچ و کوڕێک و خۆشویستنی ئەم کچ و کوڕەیە کە بە زیندانیکردنی کوڕەکە بۆ ماوەی 5 ساڵ و وێرانبوونی ژیانی کچەکە کۆتای هاتووە. لەگەڵمان بن بابزانین سناپچات چۆن ژیانی ئەم کچ و کوڕی بەرەو دۆزەخ بردووە. ئەمە یەکێکە لەو سەدان چیرۆکەی بەشێک لە کچان لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. لە بەرنامەی ئەم جاری نهێنیەکاندا نهێنی دۆخی بەشێکی کچان لەگەڵ کوڕان هەڵدەدەینەوە. ئەم کچە تەمەنی تەنها 17 ساڵە و هێشتا ساڵێکی ماوە بگاتە تەمەنی یاسای خۆی. لێرەوە باسی ساتی ناسینی کوڕێک دەکات. ئەم کوڕە کاری دلیڤریە کرد، خواردنگەیە کابوو لای ماڵمانەوە، زۆربەی کات لەوێ خواردنم داوا کرد، زۆربەی کاتیش ئەم کوڕە بۆی هێنم. ئیتر دوای ئەوە من داوای ڕقەمەکەم لێ کرد بۆ ئەوەی هەر کاتە من داوای خواردنم کرد ئەو کوڕە بۆم بێنێت. ئیتر دوای ئەوە کە ڕقەمەکەی سیر کردبوو سناپەکەی من ڕۆشتبوو بۆ لای ئادی کردم. ئیتر منی ژارەکەی ئەوە وەرم گرت و تۆ ئەوت ئات کردیان ئەو تۆ ئات کرد؟ نا ئەو منی ئات کرد. باشە چۆن یەکسەر عیلاقی خۆشەویستیتاندانا؟ ماوەیەکی کورت هاوڕێ بووین، دوای 2 مانگ داوای خۆشەویستی لێ کردم، منیش ڕازی بووم. ئەم کچەم هەر لە ڕێگەی ئیشی دلیڤەریەوە ناسی، 2 جار 3 جار خواردنم بر بۆ ماڵیان و کۆتا جار داوای سناپی لێ کردم، هەر لە ڕێگەی سناپ بۆ دەستماگرەوە قسە کردم. ئەو داوای کریان تۆ داوت کرد؟ ئەو داوای لێ کردم. پەیوەندی کچەکە لێرەدا کۆتایی نایەت و وردە پەیوەندیەکە دەپەڕێتەوە بۆ ناردنی وێنە و ڤیدیۆی خۆی بۆ کوڕەکە و دەستدرێژیکردنە سەری. باشە لەو فترەیە هیچ ژوان و یەکتربینینتان هەبوو؟ یەکتربینینمان هەبوو بەڵام کەم بوو. یەکەم جار لە کەفترێکوانە بینی زۆر بە ئاسایی وەکو هەردوو کەسی ئاسایی. داوای وێنەی لێ کردم بەڵام وێنەی ئاسایی، منیش چەند جارێ وێنەی ئاسایی خۆم ئەنارد، بەڵام چەند جارێک وردە وای لێ هات داوای ئەوەیە کرد کە لە ڕستمەکانە کەمێک لە جسمم دیار بێت، وردە وای لێ هات کە بە تەواوەتی داوای جسمی خۆمی کرد. ئیتر چەند وێنەیەکی منی دەستکەوت بەڕووتی. خۆت بۆت نارد؟ بەڵێ. باشە دوای ئەوە کە وێنەکانم بۆ نارد چەند جارێک داوای کرد و وێنەی ڕووتی خۆم بە تەواوەتی بۆ نارد. باشە هەڕەشەی لێ کردم. هەڕەشە کردم. باشە هەڕەشی چی؟ بەوەی ئەگەر من پارەی نەیەمە وێنەکانم بڵاوە کاتەوە پیشانی باوکم و براکەمیەت، منیش ناچار بووم هەموو کاتێک هەر داواکاریە بکەم و پێڕازی بم. باشە جاری تر وێنەی ڕووتی خۆتت بۆ نارد؟ یەکەم جار وێنەکان ئاسایی بوون بەڵام چەند جاری ئاخیر 2-3 جار بە تەواوەتی وێنەی ڕووتی خۆم بۆ نارد. باشە لەو چەند جارێک کە دەرچوونە دەرەوەتان هەبوو هیچ کاتێک هەبوو بە تەنیا یەکتری ببینن؟ یەکەم جارنا بەڵام دوایەوەی کە ڕسمە ڕووتەکانم بۆ نارد داوای لێ کردم کە بە تەنیا بمبینێت، لەگەڵ ئەوەشە داوای پارەشی لێ کردم، داوای 4 ملیۆنی لێ کردم. باشە پێیوتی بۆ کوێوەرە بە تەنیا یەک ببینی؟ بۆ ماڵی خۆیان. ڕۆشتی ڕازی بووی؟ بەڵێ مەجبورم کە ڕازی بم. باشە خۆی هات بە دواتایان چۆن ڕۆشتی؟ تەکسێکی نار بە شوێنمە، ئەو تەکسە هات بە شوێنمە ڕۆشتم بۆ ماڵیان، دایک و خوشکەکەشی لە ماڵەوە بوون. ئەوان بە عیلاقەکەی ئێوەیان نەزانی؟ بەڵێ چونکە ئەوان پارەکانی وەرەگرتم، کاتێکیش کە من ئەڕۆشتم ئەوان یەکسەر ئەڕۆشتنە دەرەوە، پارەکانی وەرەگرت و ئەڕۆشتنە دەرەوە. باشە ئەو جاری کە چوونە ماڵی ئەوان بە تەنیا یەکتان بینی؟ بەڵێ یەکەم جار دایک خۆشکەکەی لە ماڵەوە بوون. باشە ئەوان ڕۆشتن و هەر خۆمان بە تەنیا بوون. چیتان کرد؟ دەستدرێژی کردە سەرێت؟ هەر لە یەکەم جارەوە کە بە تەنیا بووین یەکسەر دەستدرێژی کردە سەرم. تۆ ڕازی بووی یان بە زۆر بوو؟ بە زۆر بوو. ئەکید بە زۆر. نەتەتوانی ڕازی نەبیت هاوار بکەیت دەرچیتە دەرەوە؟ نەمەتوانی. بۆچی؟ یەکەم چونکە کەس لە ماڵەکەیان نەبوو، دوام ئەو ڕسمی منی لابوو کە ئەگەر ڕازی نەبوومە بە هەر شتێکە ئەو ئەڵێت یەکسەر ڕسمەکانی ئەنەر بۆ باوکم و براکەم. تەنانەت جارێکیان هەڕەشەی ئەوەی کرد کە باوکم و براکەمە کوژێت، یعنی بۆیە منیش نەمەزانی پەنا بۆ کێ بەرم، مەجبور بووم بە هەموو داواکاریەکانی ڕازی بم. هەر قسەتانە کرد کە خودت جوان و یەکتربینینیشتان هەبوو لەو فترەیە؟ بەڵێ چەند جارێ چوونە دەرەوەمان هەبوو، یەکتربینینمان هەبوو، چەند جارێکیش هاتووە بۆ ماڵە بۆ لام.
باشە یەکەم جار لەکوێ یەکتان بینی؟ یەکەم جار لە ڕێگەی مەکتەبێکتریمان بینی و ئیتر دوای ئەوە چەند جارێکی کەش لە کافتریا و لە دەرەوە هەر جار و لە شوێنێک. باشە ئەو جارەی کە ئەو هاتووە بۆ ماڵی ئێوە ژوانتان لە ماڵی خۆتان بەستووە تۆ پێت وت وەرە بۆ ماڵی ئێمە یان ئەو هات و چۆن هات تۆ چووی بە دوایان بەچی هات؟ ئەو جارێکە هاو بۆ ماڵمان خۆی هاو بۆ ماڵمان بە تەکسی هاو سەعات 2 نیوەڕۆ بوو ماڵەوەشمان خوشکەکەمی لێ بوو براژنەکەمی لێ بوو براکەشمی لێ بوو دایکیشم چوو بۆ بازار لەو کاتەیە. باشە ماڵەوەتان بۆ عیلاقی ئێوەیان نەزانی؟ بەڵێ. باشە بەتەنیا بوون هەردووکتان لە ژوورێکە لە شوێنێکە؟ بەڵێ بەتەنیا بووین. بەڵام بە پێچەوانەی قسەی کچەکە کوڕەکە با شێوەزێکی دیکە باسی دەکات و دەڵێت دەستدرێژی نەکردوتە سەر کچەکە و خۆشی ویستووە. باشە ئەوڵێ دەستدرێژی کردوتە سرم لە پشکنینەکانیش دەرچووەکە ئەو ژنە؟ نانەخێر بە هیچ شێوەیەک. ئەی بۆچی خۆت دانت بەوەیان ناوەکە دەستدرێژیت کردوتە سەری؟ بە زۆری خۆی بوو خۆی چەند جارێک پێی وتم وتبی بڵێ دەستدرێژی کردوتە سەرم وا بڵێ ئەوانە بۆی کە من بن بە تۆ وچکە لەو کاتیان ماڵەوە ناچارێکا کە ئێتر هیچ ڕێگەی شکە نەبێت و کاتە بۆ یەکتری بین چکە ماڵی ئەوان ماڵێکی دەوڵەمەند بوون. بەڵام بەپێی مادەی 393 لە یاسای سزادانی عێراقی هەر کەسێک تەمەنی نەگەشت بێتە 18 ساڵ و سێکسی لەگەڵدا کرابێت ئەوە بە دەستدرێژی دادەنرێت تەنانەت ئەگەر ڕەزامەندیشی لەسەر بوو بێت. بەشێکی دیکەی چیرۆکی ئەم کچ و کوڕە ئەوەیە کچەکە بە شاراوەیی پارەی لە ماڵی باوکی بردووە بۆ کوڕەکە و هەرجارە و بڕەپارەیەکی زۆری داوە بۆ کوڕە. باشە هەموو جارێک پارەشت بۆ برد؟ بەڵێ ئەو داوایە کریان تۆ بۆتە برد؟ خۆی داوایە کرد بە هەڕەشەش داوایە کرد کاگەربووی تۆ پارەت لەکوێ بوو و پارانت لەکوێ بۆ ئەبرد؟ ئێمە هەموو کاتێ لە ماڵەوە پارەمان هەیە لە بەرەی بۆکەم دوکانارە هەموو کاتێ لە ماڵەوەم دزی و بۆم بردووە. باشە کەشف نابووی دایک و باوکت نەیانەوتکوە ئەم بڕە پارەیە ئێمە؟ نا یەکەم جار چەند جاری ئەوە کە بردم هەستیانەکە کە پارەکە کامەکە بەڵام شکیان بۆ من ناچوو بەڵام ئاخر جار بە تەواتی هەستیان کرد کە منم لێپرسینەوەکی زۆریان لێکردم تەنانەت لێشیانیام ئیتر بەهۆی ئەوە چاودێرێکی زۆریان خستە سەرم براکەم زۆر چاودێریە کردم. بەڵێ باشە هەموو مەبلەغیە و پارەی کە تۆ بۆ ئەو کوڕەت بردووە ئەزانی بیر دەبڕی چەندێکە بوو؟ جاری یەکەم 4 میلیۆن بوو جارێکی تر داوای 10,000 دلاری کرد جارێکی تر 10 میلیۆنێکی کرد هەموو جارەکان نازانم چەندەکە بەڵام ئەوە هەر جارە و میلیۆنێکم بردووە بۆی. باشە پێوتی هاوسەرگیریت لەگەڵەکە موعدی ئەوەی ئایتێ؟ بەڵێ کاتێککە ئەو نزیکبوونەوە ڕۆئەیە من چەند ئەمود بە ئەم شتە ڕوونەیە لە بینمانە تاکو هاوسەرگیریەکەین ئەویش ئێوەی خۆیمە هەر هاوسەرگیریەکەین با پێش ئەوە ئەو حەزانی کە هەمانە ئەو خۆشویستە لە بینمانە زیاتر بێت بۆ شێوە هەڵی خاڵەتانم. باشە هەموو جارەکان تۆ نەتەتوانی ڕازی نەبی؟ نەمەتوانی چونکە هەڕەشەکانی ئەوەنە زۆر بوون نەمەتوانی. تۆ هیچ قەناعەتت بەم کوڕە هەبوو کە تۆ مارە ئەکات یان تەنها لەژێر هەڕەشەکانە تۆ ڕازی بووی بە داواکاریەکانی؟ من ئەم کوڕەم خۆشەویست قەناعەتێکم لای خۆم دروست کرد بوو کە هاوسەرگیری لەگەڵەکەم بەڵام زیاتر کاتێککە ئەو نزیکبوونەوە ڕوویە لە بینمانە زیاتر سەبەبەکەی ئەوە بوو کە ئەم قەناعەتم زیاترەکە لای خۆم لەبەرەوەی بڕۆن ناکە کوڕەکە لەو نزیک بێتەوە و هاوسەرگیریشە لەگەڵانەکات. باشە ئاخر جار چۆن بوو بەینتان تێکچوو چۆن بوو ئاشکرا بوون و ئەو دەستگیر کرا؟ ئاخر جار داوای میلیۆنێکی لێکردم بەڵام ئیتر من تاو نەمەتوانی لەوە زیاتری بۆ بەرم 500 بۆ برد لەبەردەم مەکتەبە هات دەستی کرد بە هاوارکردن و هەڕەشەکردن و شەڕکردن براکەشم بەهۆی ئەوەی کە چاودێریە کردم منی بینی لەگەڵم کوڕەیە ئیتر هات لە کوڕەکەیە لەو کاتێ پارەکە کەوتە سەر ئارست بەم شێوەیە شتەکە کەشف بوو بانی پۆلیس کرا و دەستگیر کرا. باشە ئێستا ئامادەی هاوسەرگیری لەگەڵ بکەی دەگەرەوە ئامادە بێ هاوسەرگیری لەگەڵ بکە؟ نا بە شێوەیەک. لێرەدا کوڕەکە دەڵێت داوای پارەی لە کچەکە نەکردووە و کچەکە بە ئارەزووی خۆی پارەی بۆ هێناوە تا وەکو کوڕەکە وەری بگرێت بۆ تێچووی هاوسەرگیریەکەیان و وەک کوڕەکە دەڵێت ئێستاش ئامادەی هاوسەرگیری لەگەڵدا بکات. سەرەتا خۆی هاو چەند جارێک کۆتا جار ئەلاگەیشی پێبووتی مەیکەرەوە
بەڵام من مەراقم کرد و کردمەوە بڕێکی پاری تیا بوو زۆر پێوتم مەیکەرەوە بەڵام من کردنەوەوان و پارەکەم ژمار بڕی 16 ملیۆن دینار بوو. باشە تۆ نەتەزانی پارەت بۆ یێنێ تۆ داوت نەکرد؟ من داوام لێ نەکرد هەتا من پێشم دووتم وەرە بیبەرەوە ئەوانە جارێکی کەشیان کۆتا جار پێشەوەی دەستگیرکردم هاو بۆ ماڵمان دەست و خۆڵی شین بوو بۆ ماڵەوە بەم مەسەلی پارەیان زانی بوو کە پاری لە ماڵەوە بردووەمانە ما زۆر نکۆڵی نەگەڵاگر ئەموو بیبەرەوە بەڵام نیبردەوە. تۆ نەتەوە و پارەی لەکوێنی؟ پێم وتبوو تبی لە ماڵەوەی هێنم هی ماڵەوە پاری ماڵەوە. باشە نەیەوت بۆچی هێنم بۆ تۆ؟ من پێم وتبوو کە وەزئی دارایی من ئێستا خراپەوە ئیشی دیلیڤەریەکەم و مانی 500,000 هەیە و بەڵام ئەموتی کێشە نیە من خۆم مەسروف دەکەم ئەم 16 ملیۆنی بۆ ئەوە بۆ ئەهێنام کە من ماری بڕم دوای مارە بڕینەکە وتی مەسروفی کەشێ ئەەکەم بەڵام هەرەوەنە من بۆ تۆ ببووم. کەواتە ئێستا تۆ پەشیمان نیت لەو بڕە پارانەی کە وەرت گرتووە و لەو عیلاقە ناشەرعیەی کە لەگەڵ ئەو کچە دروستت کردووە؟ بڕی پارەکەم من یاوەتەوە پارەکەی میاوەتەوە ئەوانە هەمووی و هەست ناکەی فێڵێکت لەو کچە کردبێ؟ نانە. ئامادەی ئێستا بیهێنیت؟ ئێستاژ ئامادەمە سەرگی لەگەڵاکەم. باشە چۆن دەستگیر کرای تۆ؟ کۆتا جار تەلەفۆنی بۆ کردم لە ڕێگەی مەکتەبێکتریمان بینی لە مەکتەب ئەهاتەوە ئەوانە ئیتر کردی بە هاوار و قاوەقیژ و ئەمانە و براکەی هات نازانم تێنەگەشتم عنی بۆچی وای کرد لەک هەماکاتەکە براکەی هاو من مانتۆڕێکم پێبوو لێیام لە کاتی لیان و ئەوانەیە پۆلیس هات و منی دەستگیر کرد وە تێنەگەشتم ئەمە بۆ هەستەکەم هەر پلانی خۆیان بووە. دوای ڕوودانی تەواوی چیرۆکەکە کچەکە بەم شێوازە پەشیمانە لەوەی کە ڕووی داوە. پەشیمانی لەوەی کە ئەو نەخۆش بڕوابووی؟ زۆر پەشیمانم. هیوادارم هیچ کەسێک ئەوە نەخۆش باوەڕ نەبێت بەناسینێکی کەم هەموو شتێکی خۆی نەخاتە ژێردەستی کەسێکەوە کە ماوەیەکی زۆر کورتەی ناسێت. دایک و باوکیش زیاتر ئاگای لە کچەکان بێت و خۆشەویستی و نازی زیاتر بە کچەکان بن بۆ پێویستی بە هیچ خۆشەویستێکی تر نەبێت. لێرەدا باسی ئەو کەسانە ئەکەین کە دەستدرێژی و توند و تیژی سێکسی ئەنجام دەدەن کە چۆن سزای یاسایەکان دەیانگرێتەوە. شۆخان سڵاوت لێبێت سپاس بۆ کاتێ بە ئێمەیە بەخشی پێمان بڵێ یاسا چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکانی مادەی 393 واتە دەستدرێژیکردن مەبەستم دەستدرێژی سێکسیە بۆ هەرکام لە ڕەگەزەکان بێکات بە تایبەت بۆ کەسانی خوار 8 ساڵ. بەڵێ بەپێی یاسا سزادانی عێراقی وەکو ئاماژەت پێ کرد بەپێی مادەی 393 کە دەستدرێژی سێکسیە ئێمە بەپێی ئەو کەیسانی کێتە لای ئێمە لە بەرەوەی مەزیاتر ئیش بۆ ڕەگەزی ژنەکەین بۆ ژنان و کچان یاسا سزای توندی داناوە بۆ کەسانی کە دەستدرێژی سێکسی ئەکەنە سەر ڕەگەزی بەرامبەر ئەجا بەویستی خۆیان بێ یاخود بێویستی خۆیان بێ و سزاکەی لە سجنی کاتیەوە هەتاکو سجنی هەتایی ئەگرێتەوە واتە لە سزا قورسەکانە کاچی بۆ دادگەی تاوانەکان و هەروەها بە تایبەتی چەند حاڵەتێکی داناوە کە سزاکی قورستر ئەکا کە ئەویش کۆمەڵی حاڵەتێکێک لەوانە ئەگەر هاتوو ئەو کەسی کە قوربانیەکەیە تەبەنی خوار 8 ساڵ بێ یاخود ئەگەر هاتوو ئەو کەسی کە تاوانەکە ئەنجامەدات لە کەسە نزیکەکانی قوربانیەکە بێ یاخود ئەگەر هاتوو کەسێک بێ بەهۆی کارەکەیەوە وەکو پزیشک بێ یاخود کارمەندێکی یەکێک لە فەرمانگەکان بێ بەهۆی کارەکەیەوە ئەم دەستدرێژی سێکسی بکە یاخود بۆی چەند کەسێک دەستدرێژی سێکسی بکەن و یاخود ببێتە هۆی دروستبوونی سکپڕی یا نەخۆشی یاخود ئەوەی کە بە زۆر بێت ئەمانە هەمووی کۆمەڵی حاڵەتن وە ئەکات کە سزای تاوانبارەکە قورستر ئەکات و بە ڕۆژانە بەداخەوە چەندین حاڵەتی لەو شێوەمان هەیە لە ناو دادگاکانە. باشە لە یاساکەدا مەرجە بۆ ئەوەی تاوان دروست ببێت تاوانی دەستدرێژی سێکسی دروست بوو بێت ڕەزامەندی لەسەر نەبێت و خوار 8 ساڵیش بێت یەکێک لە مەرجەکان ئەوانەیە بەڵام ئەگەر ڕەزامەندی لەسەر بوو بەڵام تاوان لەسەرکرا و خوار 8 ساڵ بوو ئەم کاتە چۆن لەو کاتەیە مادەم ئەو کەسی تاوانەکی بەرامبەر کراوە ئەین تاوان لێکراوەکە خوار تەمەنی 8 ساڵە لە بەروی بەپێی یاسا بەرکارەکانی کوردستان و عێراق 8 ساڵ هەتاکو خوار 8 ساڵ حسابی ئەوەی بۆ کرێت کە خاوەنی بڕیاری خۆی نییە کە کەسێکە لە ڕووی قانونیەوە مافی بەدەست نییە بۆیە تەنانەت ئەگەر بە ڕەزامەندی خۆشی بێ بەویستی خۆشی بێ لە ئەنجامی پەیوەندێکی خۆشەویستیەوە بێت بە تاوان دەئەنرێ
بۆیە بەداخەوە ئێستا زۆربەی کات لە بەروی گەنجان نازانن کە یاسایەکی وامان هەیە پێی وایە مادەم ڕێگەزی بەرامبەر بەویستی خۆی لەگەڵیا بووە ئاسایی و بە تاوان دانانرێ بەڵام لەبەرەوەی کە خوار تەمەنی 18 ساڵە ئەگەر بە ڕەزامەندی خۆشی بێت کاتێک کە سکاڵا تۆمارەکە یاخود کە سوکاری تاوان لێکراوە کە سکاڵا تۆمارەکەن ئەمە بە تاوان ئەژمارەکرێت و وە کەسی بەرامبەر سزای خۆی وەرەگرێت. بەشێکی زۆری کچانی هەرزەکار هۆشیاری یاساییان نییە و پێویستە هەر کچێک کاتێک ڕوبەڕووی حاڵەتێکی لەم شێوازە بوویەوە هەوا نەترسێت و دەست بەجێ کەسێکی گونجاوی خێزانەکەی خۆی و لایەنی پەیوەندیدار ئاگادار بکاتەوە تاوەکو ڕووداوەکە گەورەتر نەبێت. چەندین ساڵە لەگەڵ کەیسەکانی ژنان و کچانە تۆ شارەزاییت هەیە کە وێنەی ڕوتیان ئەکەوێتە دەستی کوڕێکەوە یاخود هەر ڕەگەزی بەرامبەر بە هەر شێوەیەک بێت چۆن مامەڵەی یاسایی دروست بکەن بۆ ئەوەی ڕوبەڕووی تاوانی تر نەبنەوە. بەڵێ بێگومان زۆر گرنگەکە خۆیان بپارێزن لە نەناردنی وێنەی خۆیان بە هیچ شێوەیەک بۆ کەسی بەرامبەر و لە کاتێک کاکە ڕوبەڕووی هەڕەشا بنەوە ڕاستەوخۆ ئەو پەیوەندیە بۆستێنن هەموو ئەو هەڕەشە و نووسینانی کە هەیە لە نێوانیانە وەکو ئەرشیفێ وەکو دۆکۆمنتێک بیپارێزن لای خۆیان و دواتر ناچار بن کە کەسێکی لە خۆیان گەورەتر لێ ناو خێزانەکانە ئاگادارکەن و بە پەیوەندی بکەن بە لایەنە پەیوەندیدارەکان وەکو هێڵی گەرمی 1990مان هەیە وەکو بەشی تاوانە ئەلکترۆنیەکانمان هەیە نەترسن لەوەی کاتێک کە سکاڵا تۆمارەکەن هیچیان بۆ ناکرێ یاخود کێشەکەیان گەورەترە بێ بەڵکو ڕۆژانە چەندین کەس چەندین گروپی گەنجانمان هەیە کە بەهۆی سکاڵای کەسێکەوە ئەگیرێن و ژیانی چەندین کەسی تر ڕزگارەکەن لەوەی کە لە ژێر هەڕەشەیان بۆیە بەڕاستی پێویستە بە زووترین کات سکاڵا تۆمارکەن و هیچ شتێکنیان وەستێنێت چونکە بمانەوەیان لەو پەیوەندیە زیاتر ژیانیان ئەخاتە مەترسیەوە بەداخەوە ئەبینین کە ڕۆژانە چەندین کچی گەنج هانا بۆ خۆکوشتن خۆسووتاندن ئەبن کە زۆربیان هۆکارەکەی ئەوەیە لە ژێر هەڕەشە و کاریگەری کەسێکی تران کە تاوانیان بەرامبەر ئەکەن. شۆخانخان بە درێژای ئەو فترەی کە لەگەڵ کچان و ژنانە کارت کردووە چی کەیسێکی هاوشێوەی ئەم کەیسەی ئێمە کە کاریگەری لە تۆ کردبێت و لە بیرت نەچێتەوە؟ بەڵێ ئێمە زۆر کەیسی وامان هەبووە بەڕاستی بەڵام بەهۆی نێنی پارێزی کەیسەکانمانەوە ناتوانم باسییان بکەم بەڵام بەگشتی ئەو کەیسانەی کە هاتوونەتە لای ئێمە هەمیشە ڕێنمایی ئەومان کردوون کە بەردەوام بن لەسەر سکاڵاکەیان و هەوڵمان ناوە خێزانەکەیان لە جۆری ئەم سکاڵایە تێبگەێنین و لەوەی کە بەڵێنمان پێیاون ئەگەر ئەمان بەردەوام بن لەسەر سکاڵاکەیان تاوانبارەکە بە سزای خۆی ئەگا بەنمونە ئێمە چەند ساڵێک پێش ئێستا کەیسێکمان هەبووە کە دەستدرێژی سێکسی کرابووە سەری بەڵام لە بەروی خوار 18 ساڵ بوو و تەنانەت تەرەفی بەرامبەریش ئامادە بوون بە هاوسەرگیری بەڵام ماڵی کچەکە ڕازی نەبوون بۆ جۆرە هاوسەرگیریە بۆیە بەردەوام بوو لەسەر سکاڵاکەیان تا و کاتی تاوانبارەکە بە سزای خۆی گەشت و 7 ساڵ زیندانی کرا و کچەکە گەڕایە و ناو خێزانەکەی و ژیانی باشتر بوو دوایی توانی کە هاوسەرگیری بکە و بگەڕێتەوە بۆ خوێندن بۆیە بەڕاستی زۆر کەیسی لەو شێوەیە هەیە بەڵام پێویستی بە پاڵپشتی خێزانەکەیەتی پێویستی بەوەیە کە دەستگا ئەمنیەکان لایەنە پەیوەندیدارەکان چۆن بەردەوام بن لەسەرەوەی کە ئەم سکاڵایە بە نەتیجەی خۆی بکات چونکە بەداخەوە هەنێجار لە سکاڵاکانمانە سکاڵاکارەکان بۆی ترسیان لە گەورەبوونی کێشەکە بۆی ترسیان لە خێزانەکان پەشیمانە بنەوە لە سکاڵاکەیان بۆ ئێمە واکە کە تاوانبار نەگیرێ و بە سزای خۆی نەگات. شۆخان خانم کەیسە ئێمە 5 ساڵ حکمی وەرگرتووە ئەم حکومەت پێ باشە؟ بەپێی ئەزمموی خۆمان لە بەرەوەی ئەگەر تاوان لێکراوەکە خوار تەمەنی 18 ساڵ بێ و کچێنی لە دەستدا بێ ئەمانە هەمووی هۆکارن بۆ توندکردنی سزاکەی بۆیە خۆی سزاکە لە 5 ساڵەوە دەست پێکا بۆ سزای هەتایی بۆیە ئەمە بەڕاستی من ئێستا ناتوانم بڕیار لەسەرەوە بەمەوە بڕیار بۆ دادگە ئەگەڕێتەوە بەڵام پێم وا بێت لە 7 ساڵ بۆ 10 ساڵ بەپێی جۆری تاوانەکە ئەوە باشترین سزایە بۆ ئەو کەسانە بەڵام هەنێجار دادوەریش سێری بارودۆخی تاوانبارەکەکە کە ئایا گەنجە کە ئایا خێزانی هەیە یاخود مەسەلەن سەرچاوی بژێویە بۆ خێزانەکەی بۆیە بەو شێوە بڕیارەدات. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سناپچات لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا زۆرترین بەکارهێنەری هەیە بە تایبەت لە نێو گەنجاندا ئەو شوای کردووە ببێتە دەستپێکی زۆرێک لە پەیوەندیەکانی نێوان کچان و کوڕان و بە گوێرەی ئامارەکانیش هەڕەشە و مەترسیەکان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زیادیان کردووە لە هەرێمی کوردستان. ئێمە ئەگەر لەم ڕۆ بەراوردی کۆمەلگاکەمان بکەین مەسەلەن کە ئەم 5 ساڵەی دوایی بەراوردی بکەین بە ساڵانی پێش 5 ساڵەکە هەستێکی ئاستەکە بۆ تاوانکردن بەرامبەر بە ڕێگەزەکان لە ڕێگەی کۆمەڵێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە هەموو ژۆرەکانیەوە
زیادی کردووە پەرەی سندووە ئەوەش لەبەرەوەی ئێمە بەرەو جیهانگەراییەکی فراوان ئەڕۆین بەبێ هیچ پلانێک و بەبێ هیچ بەرنمەیەکی سنووردار و دیاریکراوە و بە یاسا پارێزراوە لەبەر ئەمە لە داهاتووشدا چەند جارێک زیاد ئەکات و بەرەو فراوانبوونی ژاڕوە ئەکرێ ئێمە بڵێن هۆکاری کەمی هۆشیاری گەنجەکانیشمان بە مامەڵەکردن لەگەڵ ئەم تۆڕانە ئەوەش هۆکارێکی سەرەکیە چونکە هۆشیاریەکە لەوەندەیە ئەبینێتەوە کە چاک و خراپ ئەخاتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەبێ ئەوەی هەست بە خۆی بکە بەبێ ئەوەی لێکی باتەوە ئەمە زیانەکانی کامەیە و دەرەنجامە ئیجابیەکانی کامانەیە. بەشێکی هۆکاری ڕووداوی لەم شێوازە دەگەڕێنرێتەوە بۆ ئەوەی لە ئێستادا کچان دەیانەوێت جۆرێک لە ئابووری سەر بە خۆیان هەبێت و پارە و داهاتی خۆیان هەبێت بۆ بەدیهێنانی ئارەزوەکانیان بۆیە پەنادەبەنە بەر هەندێک کار کە لە ئاکامدا بەرەو هەڵەیان دەبات. ئەو لایەنەی کە پشکی شێری بەر ئەکەوێت لە ئەرکەکە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانە. دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان پێویستە ئەمەندە لە خەمی گەنجانە بێ ئەمەندە لە خەمی گەنجانە بێ ئەو دروشمانەی کە بەرزەکرێتەوە بۆ هاوکاریکردنی گەنجان لە 100% بە فعلی ئیشی پێ بکرێ. گەنجان کاتێک کە تۆ زەمانەتی ئەوەکە یان دەستەبەری ئەوەی بۆکەی ئەم گەنجە چەند ساڵ خوێندوویەتی یان تەمەنێکی بردوۆتە سەر ئەتوانێت بە ئاسانی دەستی لە کارێک گیر ببێ بەم کارەیەوە ئەتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکە پێویستەکانی ژیانی خۆی دابین بکە سربەخۆیەکی ئابووری ئەبێ بۆ خۆی بە دڵنیاییەوە ئەم گەنجە لە کۆمەڵێ شتی لابەلا و ناتەندروست بە دوور ئەبێ بەڵام کاتێک کە ئەمە نیە گەنجەکان بۆ بەدیهێنانی حەزەکانیان خواستەکانیان ئاواتەکانیان ناچار ئەکرێن یان ناچار ئەبن وەکو خۆیان لە سەرەتاوە پەنابەرن بۆ هەندێشت کە لە ئاکامەکە بە غەڵەتیانە ئەبا. هۆکارێکی دیکە بۆ ئەوەی پەیوەندی کچان و کوڕان بکەوێتە حاڵەتی نائاساییەوە ئەوەیە کە لە ئێستادا دایک و باوکەکان بەهۆی سەرقاڵی و ئیش و کارەکانی خۆیانەوە دوورن لە مناڵەکانیان و بەکەمی ئاگایان لێیانە. بەڕاستی ئەکرێ ئێمە لێرە ئاماژە بەوە بین ئەم جیلێ ئێستا هەیە و ئێستا بە دوای ئیشە ئەگەڕ ئێستا ئەکەوێتە هەڵەوە و ئێستا تووشی لادانە بێ لە جیلی داهاتوو لەوانەیە باشتر بێ چونکە جیلی داهاتوو جیلەکانی داهاتوو وەکو ئێمازانین هەموو نەوەیەک بە 10 ساڵ دوای نەوەیەکی ترێت یعنی هەموو 10 ساڵ جارێک تۆ جیلێکی هێناوە کە ئەم جیلە بە هەرزەکاری دەست پێکە بەرەو قۆناغەکانی تری ئەڕوا ئەم جیلەی کە ئێستا لە پەروەردەکردنان لەناو خێزانەکانە زۆر بێبەشن لە سۆز و مەحەبەتی دایک و باوکیان بە حکومەوەی دایک و باوکەکان زۆربەی کاتەکانیان هیلاکن بە کاسبیکردنەوە بە ئیشکردنەوە بۆەوەی بژێوی ژیان بۆ ئەم مناڵە لە ناو خێزانەکە دابین بکەن شوێنی نیشتەجێبوونی بۆ دابین بکرێت شوێنی مەسەلەن ئەرکی خوێندنەکەی ئەگرێتە ئەستۆ ئەبێ خوێندنێکی باشی هەبێ کەم تەرخەم نەبێ لەگەڵ هاوڵەکانی لەگەڵ خزمەکانی خواردنەکەی جلوبەرگەکەی شوێنی نیشتەجێبوون و هاتوچۆکەی ئەمانە هەمووی قورساییەکی لەسەر دایک و باوک دروست کردووە دایک و باوکەکان زیاد لە ئیشەکەکەن و پارەی ئیشەکەیان نیوەی پارەی ئیشەکە ئەدەن مەسەلەن بە دامگایەک بە خوێندنگەیەکی ئایلی بە سیارەی هاتوچۆ بە مەساریف بە دادەیەک کە لە جیاتی خۆیان بێت لە خێزانەکە بێگومان مناڵەکە لەم هەموو سەرگەردانیە کە پەروەردە ئەبێ و گەورە ئەبێ بێسۆز دەرەچێت دوورە بێ لە مێرەبانی دایکی باوکی کەواتە ئەم مناڵە ئەگەر باشترین خوێندنیش بخوێنێ باشترین زمانەکانیش فێر ببێ باشترین توانەکانیش هەبێ وەکو مناڵێکی باڵشکا وایە چونکە ئەوەی کە پێویستە بۆ ئەم سۆز و محەبەتی دایک و باوکێتی ئەو لێی بێبەریە ئەم کەلەمە بێبەری بوو دوای کاردانەوەی ئەبێ بۆ مناڵەکانی خۆشی بۆ تەواوی کۆمەلگاکەشی بە سۆزێک و بە محیبەتێکەوە تەعامل لەگەڵ تەواوی کۆمەلگاکەیان ناکە. ئەم چیرۆکە نابێتە دوایین چیرۆکی پەیوەندی کچان و کوڕان لە سناپچات لە هەرێمی کوردستان ڕەنگە سەدان چیرۆکی لەم شێوازە هەبێت و بە شاراوەیی مابێتەوە لە داهاتووشدا چەندین چیرۆکی دیکە ڕوو بدەن بەڵامەوەی گرنگە ئەم بەرنمەیە ببێتەوانەیەک بۆ ئەوەی کچان و کوڕان بزانن چۆن مامەڵە دەکەن و خێزانەکانیش زیاتر لە ئێستا لە مناڵەکانیان نزیک ببنەوە.